پەیامێکی زۆر گرنگم هەیە بۆ ئەو کەسانەی کە تووشی لاواسی سێکسی بوونە. بەڕێزان هەر کەس تووشی لاواسی سێکسی بوو مەرج نییە چارەسەرکردنەکەی تەنها دەعامات بێ. چاندنی دەعامات کۆتا چارەسەرە بۆ لاواسی سێکسی. دوای ئەوەی چارەخوازەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ عیلاج وەرەگرێ و هیچ ئیسفادەی لێ ناکات و لە پشکنینەکانەوە دەرەکەوێت کێشەیەکی سەرەکی هەیە لە دەمارەکانی خوێنهێنەرەکان و خوێنوێنەکانی چووکە. لەو حاڵەتەیە چاندنی دەعامات دەبێتە چارەسەرێکی زۆر سەرەکی و سەرکەوتوو. بۆ نمونە چارەخوازێکمان هەیە ئێستا پاشکەمێکی کە دەچینە هۆڵی نەشتەرگەری و پشتیوان بخوا نەشتەرگەری چاندنی دەعاماتی بۆ دەکەین. ماوەیەکی دوور و درێژ عیلاجی وەرگردووە هیچ ئیسفادەی لەو عیلاجانە نەکردووە بۆ یەکۆتا چارەسەری چاندنی دەعاماتە بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکەمان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی